العراقيين ومن أصدقاء العراقيين، إنما تمثل لنا شيئا مهما وكبيرا، تأتي من زعيم عراقي كبير، ابن زعيم عراقي كبير. وفي هذا لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە بەهۆی دۆخی ناسەخامگیری ئەمنی و سەرهەڵدانی شەڕی تیرۆرەوە، بێگومان بەر لە 2003 و لە سەدەی ڕابردووشدا ژمارەیەکی بەرچاونووسەر و ڕۆژنامەنووس لە عێراق بوونەتە قوربانی، بەڵام بەهۆی نەبوونی زانیاری متمانە پێکراو بەداخەوە نەتوانە لە مۆنۆمێنتەدا. بسم الله الرحمن الرحيم. سيادة الأستاذ قوباد طلباني، نائب رئيس حكومة إقليم كردستان المحترم، معالي وزير الثقافة المحترم، سيادة محافظ السليمانية المحترم، السادة السلك الدبلوماسي الموجود في محافظة السليمانية، أيتها السيدات أيها السادة، السلام عليكم ورحمة الله وبركاته. نلتقي اليوم في السليمانية، هذه المحافظة التي كان فيها زعيم كلنا يتذكره في العراق عندما كان أحد مؤسسي نقابة الصحفيين العراقيين في العام 59 من القرن الماضي، وكان زعيما محاربا قويا مدافعا عن أقليم كردستان في السليمانية أو في الإقليم أو في عموم العراق. إنه الزعيم الراحل جلال الطلباني رحمه الله. اليوم ابن هذا الزعيم وأحد قادة الإقليم، بل أحد قادة العراق، قوباد طلباني، يحتفي بشهدائنا من الأسرة الصحفية، إن كانوا من الصحفيين العراقيين أو من الصحفيين الذين استشهدوا على أرض العراق. فشكرا لك سيد قوباد على هذه الالتفاتة الكبيرة والكريمة، والتي جسدت معاني القيم التي رسخها الراحل الكبير جلال الطلباني. إننا في العراق وفي عموم محافظاته وفي الإقليم أعطينا الضحايا والشهداء بعدد لا يستهان به، أكثر من 530 شهيدا وشهيدة صحفية منذ عام 2003، وهو الرقم الأكبر في العالم، حتى في الحرب العالمية الثانية أو الحرب العالمية الأولى أو حرب فيتنام لم يسقط مثل هكذا عدد من الشهداء من الصحفيين. لكن الحقيقة تحتاج إلى من يضحي من أجلها، وكانت الأسرة الصحفية العراقية ومن معها ومن عمله في العراق هو أول من أراد أن يوصل صوت الحقيقة والديمقراطية للعالم. لا ننسى أيضا الشهداء الذين سقطوا في مواجهة داعش، أكثر من 60 شهيدا صحفيا ما بين صحفي وصحفية استشهدوا في معارك التصدي للتنظيم الإرهابي داعش، وقد نقلوا الحقيقة بحقيقتها إلى العالم، ورفعوا من معنويات المقاتلين من الجيش العراقي والقوات الأمنية والبيشمركة والحشد الشعبي وكل من ساند هذه القوات للدفاع عن أرض العراق، إن كانت في السليمانية أو في أربيل أو البصرة أو الرمادي أو الموصل وغيرها من المدن العراقية التي حاول داعش أن يكون فيها ضد أبناء هذا الشعب الكريم. هذه الالتفاتة الكبيرة والرائعة بإنصاف حراس الحقيقة، بإنصاف شهداء العراق جميعا، وبإنصاف الشهداء من أصدقاء الصحفيين العراقيين ومن أصدقاء العراقيين، إنما تمثل لنا شيئا مهما وكبيرا، تأتي من زعيم عراقي كبير، ابن زعيم عراقي كبير. وفي هذه الظروف هذه تسجل لإقليم كردستان، تسجل لعائلة الطلباني، تسجل للصحفيين الكرد في الإقليم وخصوصا في محافظة السليمانية. سنسعى نحن في نقابة الصحفيين العراقيين إلى دعم زملائنا في محافظة السليمانية من الصحفيين، ونوفر لهم كل ما يحتاجونه من قضايا مهنية واجتماعية ومالية،
وفي كل شيء، وسيكونون قريبا منا في كل الأحوال وفي كل الأوقات، في كل المكتسبات وفي كل المجالات وفي كل الأنشطة والبرامج التي تقررها نقابة الصحفيين العراقيين. وسنتباحث مع زملائنا في السليمانية كيف نسهل عملهم إن كانوا في السليمانية أو في بغداد أو محافظات العراق الأخرى. شكرا لك سيد قباد مرة أخرى، وشكرا للضيوف الكرام على هذا الحضور، والسلام عليكم ورحمة الله وبركاته. ئامادەبوانی بەڕێز میوانە ئەزیزەکان بەخێر بێن بۆ شارە حیاتەکە. سلەیمانیتان ڕووناک کردەوە. ئەمڕۆ لە حوزوری ڕۆحی پاکی زیاد لە 500 شەهیدی ڕۆژنامەنووس کۆبووینەتەوە تاکو بە دەنگی بەرز بڵێین ئێوە پاڵەوانی ئێمە بوون و ئازایەتیتان هەرگیز لەبیر ناکرێ. مۆنیومەنتی پارێزەرانی حەقیقەت یادی ئەو ڕۆژنامەنووسانە دەکاتەوە کە لە ساڵی 2003 بەدواوە لە عێراق و هەرێمی کوردستان شەهید بوون. بۆ ڕێزگرتنە لە ئازایەتی و پابەندبوونیان بە گەیاندنی ڕاستیەکان، هەوڵێکە بۆ پاراستنی میراتەکەیان و زیندوو هێشتنەوەی ناوەکانیان بۆ هەتاییە. ئەگەرچی بە خەمێکی گەورەوە دەڵێن کە ناتوانین گەرنتی نەکوژرانی ڕۆژنامەنووسی تر بکەین لە عێراق و هەرێمی کوردستان، بەڵام لە دڵەوە هیوادارین هێرۆ بەهادین و گوڵستان تارە ئەو دوو کچە ڕۆژنامەوانەی پێش 3 هەفتە لەمە و پێش لە شارۆچکەی سەی سادق شەهید کران دوای ناوبن کە لەم مۆنیومەنتەدا تۆمار دەکرێن. هیوادارین و هەموو هەوڵێکە دەین هیچ ناوێکی تر بۆ ئەم یادەوەریە زیاد نەکرێت. ئەنجا پێم خۆشە بۆتان ڕوون بکەمەوە بۆ لەم شوێنە کۆبووینەتەوە و بۆچیش ئەم مۆنیومەنتەمان لێرە و لە ناو پارکی ئازادی لە پاڵ سەکۆی ئازادی داناوە. چونکەن ئێرە شوێنێکی پیرۆزە، خاکێکی پیرۆزە. ئێرە ئەو خاکەیە کە بە خوێنی لاوانی کورد ئاودراوە. ئەو شوێنەیە کە ڕژێمی بەعسی لە ناوچوو گەنجانی ئازادی خوازی کوردی تێدا گولە باران دەکرد. هەر بۆیە دوای ڕاپەڕینی 91 ئەم پارکە بە یادی ئەو شەهیدانە دروستکرا و ناوینرا پارکی ئازادی، و لەسەر بڕیاری سەرۆک مامجەلال سەکۆی ئازادیش لێرە دروستکرا تا هەر کەسێک لێرە بە ئازادی چی ویست بیڵێ و بیرروڕای خۆی بەبێ ترس دەرببڕێ. ئەم مۆنیومەنتە لێرەدانرا تا چ وەک هاوڵاتی و چ وەک حکوومەت هەمیشە لە بیرمان بێت ئازادی و ئازادی ڕادەربڕین چ نرخێکی گەورەی لە پێناودراوە. بۆ ئەوەی پابەند بین بە پاراستنی بەها پیرۆزەکانی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری. زۆر جار وتومە و ئەشیڵێمەوە پێداگریم لەسەر ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری لەو باوەڕەوە دێ کە بەردی بناغەی کۆمەڵگەیەکی تەندروستن. هیچ کۆمەڵگەیەک حکومڕانیەکی باش و تەندروستی نابێ بەبێ ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری. بۆیە ڕاشکاوانە دەڵێم ئەم 551 شەهیدە ڕۆژنامەنووسەی ناویان لەم مۆنیومەنتەدا هاتووە پاڵەوانی ڕاستەقینەی ئێمەن. ئەوان لە پێناو ڕاستی و گەیاندنی زانیاری خۆیان لە ئاو ئاگردا و دواجاریش هەر لەو پێناوەدا گیانی خۆیان بەخت کرد. بۆیە ئێمە قەرزاری یەک بە یەکیانین، هەر وەک چۆن قەرزاری هەموو ئەو شەهیدانەین کە ڕۆژێک لە ڕۆژان لە پێناو ئازادی ئەم گەلە و ڕزگاری ئەم خاکە جەنگاون و گیانیان بەخشیوە. بەڕێزان، کاتێک بڕیاری دروستکردنی ئەم مۆنیومەنتەماندا ڕوبەڕووی زۆر کێشە بووینەوە، چونکەن بەداخەوە لە عێراق و هەرێمی کوردستان هیچ ناوەندێک نەبوو کە ناوی هەموو شەهیدی ڕۆژنامەنووسی تۆمار کردبێ یان زانیاری و بەڵگەی پێویست لەسەر کۆکردبێتەوە. هەر ناوەند و ڕێکخراوێک هەندێ زانیاری و هەندێ ناوی تۆمار کردبوو. تا ئێستش کەمترین زانیاری هەیە لەسەر ئەو ڕۆژنامەنووسانەی پێش ساڵی 2003 شەهید کراون. لەبەرەم هۆکارەش لە پاڵ ئەم مۆنیومەنتەدا وێبسایتێکی تایبەتمان دروست کردووە
بۆ ئەوەی ژیان و بەرهەمە ڕۆژنامەوانیەکانی شەهیدەکان و لەو وێبسایتەدا بە دۆکیومنت بکرێن و نەفەوتێن. بۆیە لێرەوە مەبەستمە داوای یارمەتی لە هەموو لایەک بکەم، هەر لە خێزانی ڕۆژنامە شەهید لە ڕۆژنامە نووسە شەهیدەکانەوە بگرە هەتا دەگاتە هاوڕێ و هاوپیشە و تەنانەت ڕێکخراوە پەیوەندیدارەکانی کۆمەڵگای مەدەنی. هەمومان بە یەکەوە بتوانین بایۆگرافی سەرجەم ڕۆژنامە نووسەکان بنووسینەوە و ئێمەش بۆ ئەم مەبەستە تیمێکی تایبەتمان تەرخان کردووە. لە کۆتاییدا سوپاسی ئامادەبوونتان دەکەم لەم ڕێوڕسمەدا. سوپاسی هەموو ئەو ڕێکخرا و ناوەند و کەسایەتیانە دەکەین کە هاوکارمان بوون لە کۆکردنەوەی زانیاری لەسەر ڕۆژنامە نووسانی شەهید و دروستکردنی ئەم مۆنیومنتە. بە تایبەت سندیکای ڕۆژنامە نووسانی عێراق و سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان و سنتەری مەترۆ و مەرسەد الحڕیات السەحەفیە و ڕۆژنامە نووسانی بێسنوور. سوپاسێکی تایبەتیش بۆ کاک شێروان خان دەکەین کە هاوکارمان بوو لە دیزاین و کۆنسپتی مۆنیومنتەکە. سوپاسێکی تایبەتیش بۆ کاک دانا ئەسعەد دەکەم کە هەر چەندە لە ستافی خۆمە بەس بە ڕۆح و بەگیان ماندوو بوو لە پێناو دروستکردنی ئەم مۆنیومنتە، هەم لەبەرەوەی کە خۆی پێشتر ڕۆژنامە نووس بوو و لەوانەشە لەو لیستە چەندین هاوڕێی خۆشی تیابێ بەداخەوە. لەسەروی هەمووشانەوە ئەمەوێ سپاسێکی وەستا سەباح بکەم کە مۆنیومنتەکەی دروست کردووە. ڕۆژنامە نووسانی شەهید بە نەمری دەمێننەوە و میراتی بکوژانیش ڕسوایی و شەرمەزاییەکی ئەبەدیە. وەک چۆن نەوە لە دوای نەوە دەبێ یادی ڕۆژنامە نووسانی شەهید وەک پاڵەوانی ئازادی ڕاگەیاندن و ئازادی ڕادەربڕین بکەینەوە، دەبێ نەوە لە دوای نەوەش بکوژانیان ڕسواتر و شەرمەزارتر بکەین. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن و بەخێر بن سەرسەر و سەرچاومان.